وڵێتر لەگەڵ دەستپێکردنی بانگەشی هەڵبژاردن لە 25 ئەیلولەوە بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کۆمەڵێک ڕێنمایی پێوەست بە هەڵبژاردن و بانگەشی هەڵبژاردن هەبووە هەر بەپێی مادەی 16 لە بەشی 6 لە یاسای ژمارە 8 ساڵی 2008 دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کۆمەڵێک ڕێنمایی و مەرجی بۆ هەڵبژاردن داناوە. من لێرە قسە دەکەم سەبارەت بۆ مەرجانە لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان ستیق سەرۆکی دەستەی چاکردن و پاراستنی ژینگە لێرە لە ستۆدیۆ لەگەڵ من. دکتۆر زۆر بەخێر بێت. بۆچی پرسی ژینگە گرنگە کە لە بانگەشی هەڵبژاردندا ڕەچاو بکرێت ئەو مەرجانە چین کەوکو دەستەداتان ناوە؟ بەڵێ دیارە ئەو چالاکیانەی کە مرۆڤ دەیکا لە دەستەواژە ژینگەیەکەدا ڕاستیەکەیە. هەموو چالێکیە کە مرۆڤ پێی هەڵدەستێ، هەموو کارێک کە مرۆڤ پێی هەڵدەستێ بە هەر ئامانجێکی چاک بێت دوجار کاریگەری بەسەر ژینگەوە بەجێ دەهێڵێ. بۆیە دەبینین ژینگە لە هەموو وەزارەتەکانی حکوومەتەکان لە سەرتاسەری دنیادا دەیکەن بە وەزارەتێکی چاودێری هەماهەنگی و بەدواداچوون بۆ کاری ئەو دوای وەزارەتەکانی دیکەی حکوومەتیش. لەم پێناوەدا چالاکیەکان ڕێگە پێدراون، بۆیە گەشەپێدان ڕێگە پێدراوە، ئەو پرۆژانی کە دەکرێت هەموو ڕێگە پێدراوە بەو مەرجەیی کاریگەریان نەبێ بەسەر ژینگە و پێکێنەرەکانی. اینجا بانگەشەی هەڵبژاردنیش کە سەرەتایەکە بۆ ئەوەی ئەو لایەنانە یا ئەو کەسانی دایانێ و بچنە نێو پەرلەمان و یاسادانان بەلای کەمەوە پیادە بکەن وەکو یەکێک لە سێ ئەرکەکەی سەرێکێکی پەرلەمان زۆر پێویستە لە بانگەشەی هەڵبژاردننی شار ڕەچاوی ژینگە پارێزی بکەن لەبەر ئەوەیە کە ئێمە ساڵانە ئاماژە بە مادەی بە یاسای ژمارەشتی ساڵی 2008 ڕێنمایەکانی خۆمان دەرەکەین هەماهنگگیەکەین لەگەڵ کۆمیسیۆن ئەو سەرپێچیانەی کە دەکرێت کۆی دەکەینەوە ئێستاش نووسراومان کردووە بۆ فەرمانگەکانی ژینگە لە هەر چوار پارێزگاکە و هەر چوار ئیدارە سەر بەخۆکە چەند سەرپێچیان بینیوە بمان دەنێت تاوەکو پێشکەشی کۆمیسیۆنی بکەین بە مەبەستی ئەوەی کە باشە دکتۆر لەم چەند ڕۆژە کە بانگەشە بەڕێوە چوایە سەرپێچی هەبووە زۆرترین سەرپێچیەکان چی بوون و چه زیانێکیان بە ژینگە گەیاندوە تا ئێستا؟ سەرپێچەکان ئەتوانی بڵێ زیاتر خراپ بەکارهێنانی ناوچە سەوزاییەکانە بۆ بانگەشەکردن. بەمانەیە چی؟ بەمانەی ئەوەی کاتێکە ناوچەیەک سەوزە چرە چی من بێ یاخود درەخت بێ ئەبینین فلکسێکی زۆری پێوە هەڵواسراوە. ئەمە بێگومان لە ڕوویەکەوە کاریگەری ئەوێ بەسەر ڕێگرتن لە تیشکی خۆر سەرنجام کردداری ڕۆشنە پێکاتن سەرنجام کاریگەری دەوێت بەسەر ئەوەی کە ئەو ڕووەکە لە ڕووی گەشەکردنەوە دوا بکەوێت. خاڵێکی تر ئەوەیە داکوتاندنی ئەم فلێکسانە یاخود ئەم وێنانە بە بزمار یاخود بە مادەیەکی وەکو سەمغ و ئەوانە بەڕاستی ئەوش کاریگەری دیکەی خراپی هەیە بەسەرەوە. لە حاڵەتەکانی دیکەش ئابینین جۆرێک لە کۆبوونەوە هەبووە لێرە و لەوێ لە نێو هەندێک لە باخچە و پارکەکانە ئەوش بێگومان دەبەیەکی زۆری ئاو فڕێدراوە ئەوانە بێگومان پلاستیکن و دەیان ساڵی دەوێتاوەکو شی دەبنەوە. بەڵام ئەوەی خۆشبەختانە ئەتوانین بڵین ئێمە ئامارەکانی ساڵی 2010 کە هەڵبژاردننی پێشوو لەگەڵ ئێستادا کاتێک کە بەراورد دەکەین لە نێوان هەردوو حاڵەتەکەدا پێمان خۆشە کە پێشکەوتنێک بەدی هاتووە تا ڕادەی نیوە سەرپێچەکان کەمتر بوونەتەوە لە ماوەی ڕابردوو. زۆر باش. حکوومەت یارن بەدانانی دەستەی ژینگە و دەستەی چاکردن و پاراستنی ژینگە پرسی ژینگەی کردوتە خەمێکی گشتی. بەڵام ئایا ئەم پرسە لای لایەنە سیاسیەکان خەمێکی گشتی بووە بۆ پاراستنی بە تایبەتی لەم کاتانەدا؟ بڵێ بێگومان کە پەیڕۆ پرۆگرامی دوای کۆنگرەکانی حیزبەکانە خوێنەوە خاڵی باشی تێدایە لەسەر ژینگە. تەنانەت بۆ پارتی دیموکراتی کوردستانیش هەر ئاماژەم پێدا مادەی 59 لە کۆنگرەی 14 11 خاڵی بۆ ژینگە باس کردووە. حیزبەکانی دیکەش باسییان لە ژینگە کردووە. ئەمە ئێمە جێگەی خۆشحاڵیمانە کە پێشکەوتنێک لەم بوارە ڕوویداوە. تەنانەت دەگەر بە وشەسازیش و بە پێوانەکردنی وشەکانیش بیژمێرین ژمارەی ئەو وشانەی لە کارنامەی گشت حیزبەکانە بۆ ژینگە بەکار هاتووە لە ساڵی 2010 لەگەڵ ژمارەی ئەو وشانەی کۆیەکەی کە بۆ ژینگە بەکار هاتووە لە کارنامەکانی ئێستایاندا نزیکەی دوو ئەوەندەی ساڵی 2010 ئەمە جێگەی خۆشحاڵیە. بەڵام بۆچی دەبێ وابێ؟ بۆچی دەبێ بایەخیان بە ژینگە هەبێ؟ چونکە تەواوی ئەو پرۆژانە هەر حیزبێک ئەگەر توانی کەم زۆر لە پرۆژەکەی جێبەجێ بکە هەموو جێبەجێکردنێک لە پرۆژەکانی کاریگەری خراپی بەسەر ژینگەوە ئەبێ. شوێنێکەکە بە قوتابخانە کاسکارێکی باشە بەڵام چەند ڕوبەری سەوزایی و چۆن قەرەبووی دەکەینەوە. شوێنێکەکە بە کارگا هەلی کارە دۆزێتەوە هەر لە وتەکەی ڕێزدار سەرۆکی حکوومەتیش ئێستا جۆمان لێبوو لەسەر ئەوەی کاڤین فارم باسی کرد کە ئەمە پرۆژەیەکی استراتیژیە بەڵام ئەوەی لەبیر نەچوو کەوتی ئەم پرۆژەیە بڵێ استراتیژیە بەڵام ئەبێ
پاراستنی ژینگە لەگەڵدا ڕەچاو بڵێ دکتۆر ئاماژەت بە گرنگیان بابەتە کرد لە پەیرەوە پرۆگرامی حیزبەکان زۆر جار لە وڵاتانی پێشکەوتوی دنیادا دەبینین کە پرسی ژینگە بێتە بنەمایەک بۆ حیزبێک کە بتوانێت لەسەر ئەو بنەمایە سەرکەوتن بەدەستمێنێت و بێتە حیزبی یەکەم ئایا ئەم بنەمایە لای هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ئەوەندە گرنگە کە پرسی ژینگە بێتە بابەتێک خەڵک لە ڕووی هۆشیاری ژینگەیەوە لایەنێک هەڵبژێرێت؟ بەڵێ لە ڕاستیدا گەر تەماشا بکەین ئەتوانین بڵێن بەو پێوانەی کەوا کردومانە لە نێوان ڕابردوو لە نێوان ئێستادا لە بواری هۆشیاری ژینگەی بەرەو پێچوونێکەیە ڕاستە لە ئاستی خواستی ئێمەدانە بەڵام بەرەو پێچوونێکی باشەیە لە ئاستی هۆشیاری ژینگەیدا هەر خۆی بۆ خۆی کە ئەم ڕۆژینگە بۆتە باسی ڕۆژ ئەو بێگومان کاریگەریەکی گەورەیە کە لە ڕوانگەی کارنامەی کابینەی نوێی حکومەت هەرێمی کوردستان مادەی دێم بەشی خزمەت گوزاریەکان ئەو دروشمە بەڕاستی دروشمێکی زۆر سەرنجڕاکێش بوو کە لەو کاتەوە 4 ساڵە 5 ساڵە کاری لەسەر دەکەین ژینگەی کوردستان گەورەترین سەرمایە هەرێمە ئەمە خۆی لە خۆیدا هانمانەدا بۆ دوو خاڵی زۆر سەرەکی یەکەمیان هۆشیاری ژینگەی دووەمیان یاسا لەبەرەوە چەند ئیشمان کردووە لەسەر دوو جۆر هۆشیاری نێو قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن هۆشیاری جەماوەریش لە ڕێگەی کەناڵەکان و لە ڕێگەی خەڵکی دیکەوە بەڵام لە هەمان کاتدا یاساش گرنگە بۆیە لە ماوەی ئەم 4 ساڵە 14 ڕێنمایی تایبەت بە هەر بوارێک لە بوارەکانی ژینگە دەرچووە ئەمەش ئەومان پێ دەڵێ هۆشیاری کاریگەری دەبێت لەسەر هێنانە ئارای یاسا دەرهێنان و چۆن دەڵێ هێنانە ئارای یاساش کاریگەری دەبێت بەسەر زیادکردنی ڕۆژ زۆر باشە دکتۆر کەواتە و ژینگەیە کێمە تێدا دەژین پێویستی بە پاراستن و ئاوادانکردنەوە یا تێکدان و ڕوخان و لە ناوبردنە بێگومان لە ڕووی سیاسیەوە هەمیشە دەڵێم چۆن لە بواری تۆپی پێدا دووتی بەرامبەر بە یەک یاری دەکەن و بۆ بردنەوە هەر لایەک هەوڵ دەدا گرنگ ئەوەیە لە نێو یاریدا فاولی سیاسی دەبێت لە نێو یاریدا فاولی وەرزشی دەبێت بەڵام کەس مافی ئەوەی نییە وەکو دەڵێ گۆڕەپانەکە تێک بە چونکە بە تێکچوونی گۆڕەپانەکە هیچ مانایەک بۆ یاریەکەش نامێنێ یاری لە گۆڕەپانێکە ناکرێت کە نییە سەرنجام پێویستیمان بەوەی هەمیشە ژینگە پارێزراو بێ بۆیە ناوی دەستەی ژینگە لە کوردستانە ناوی دەستەی پاراستن و چاکردنە ئەوەی کە باشە لە ژینگە ئەبێ پارێزرێ ئەوەی کە تێکچۆ دەبێت چاک بکرێت زۆر باشەگەر لەسەر هەر بانگەشی هەڵبژاردن لە بەڕێزت بپرسم ئەو سەرپێچیانی کە تۆمار دەکرێن لەلایەن کۆمسیۆنەوە ئێوە چاودێری ئەو سەرپێچیانە دەکەن کە لە بواری تێکدانی ژینگە یا شوێنە گشتیەکانەوە تۆمار دەکرێت لەلایەن کاندیدەکانەوە یا بەش شێوازەکە ماهنگیتان لەگەڵ کۆمسیۆن هەیە بە شێوازێکی سەرەکی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانە ئێمە جگە لەوەی کە ڕێنمایەکەمان دەرکردووە شارەوانیش ڕێنمایی خۆی هەبووە وەکو وەزارەت کۆمسیۆنیش ڕێنمایی خۆی هەبووە بەڵام ئێمە هەموو ساڵێکیش وەکو ئەم ساڵیش ینی هەموو هەڵبژاردنێک سەردانیانەکەین لە سەردانەکەیە کۆی هەردوو ڕێنمایەکانی خۆمان تێکەڵ بە یەکتر دەکەینەوە ئێمە وەکو باسم کرد ئێمە چاودێرین سەرپێچەکان دەبینین کۆی دەکەینەوە پێشکەشی کۆمسیۆنی دەکەین لە سەرتاسەری کوردستاندا ئێستا بەو کارەوە خەریکین خاڵێکی دیکە بە شێوازێکی سەرەکی دەستەی ژینگە خۆی دەستەیەکی چاودێریە بەسەر تەواوی وەزارەتەکانی دیکەشەوە لەبەرەوە دەبینی بە درێژایی ساڵ ئەو چالاکی کە ئێمە دەیکەین بەشێکمان بە ناوی بەشی بە دوواداچوون و پشکنینە بۆ تەواوی پرۆژەکە زۆر باشە بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان ستیق سەرۆکی دەستەی چاکردن و پاراستنی ژینگە زۆر سپاس لێرە لەگەڵ ماڵی سپاس